بەڵێ نگین لە بێسارانەوە کە بانگەوازەکە ئێستا پێشکەش بە بینەران دەکران نووسێتی سڵاو ماندوو نەبن من خەڵکی هەولامانم لێرەوە گەرەکمە سپاسی بێکۆتاییتان لێ بکەم بۆ ئەوەی کە ڕاگەیاندنتان بە زمانی هەورامیش بووە هەروە ڕای بگەێنم کە خەڵکی هەورامان لەگەڵ خەڵکی کوردستان بەیانی یەک پارچە بەدەم ئەم بانگەوازەوە دێن سپاس بۆ ماندووبوونتان لە تلوزیۆنی کۆمەڵە کە دەنگی هەموو بەشمەینەتانە زۆر سپاس دەکەین هاتوونەگەین لە بێسارانەوە زۆر خۆشحاڵین کە ئێمە ئەوە بینەرانمان هەم ورەمان پێدەدەن و جێگەی دڵخۆشیە کە ئێستا دانیشتن بە پێی تلوزیۆنی کۆمەڵەوە هەموو ئەو شتانی کە پێویستە بۆ بەیانی ئێمە پێشکەش بە ئێوەی ئازیزی بکەین ئەو جۆری کە ئاگادار کرامەتەوە ئێستا هاوڕێ ڕۆیا مەحمودیمان لەسەر هێڵ هەیە هاوڕێ ڕۆیا مەحمودی ئەندامی حزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵا سڵاو هاوڕێ ڕۆیان کاتت باش سلام لێ وەش خەسەنەوە زۆر بەخێر بێت زۆر سپاس بۆ بەشداریتان مەمنونم زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبن زۆر سپاس بۆ ئەوەش کە داوەتمتان کرد زۆر سپاس دەکەم هاوڕێ ڕۆیا ئێمە زیاتر لەسەر گرنگی ئەم بانگەوازە ئەمڕۆ قسە و باسمان کردو بەڵام پێم باشم پرسیارە لە بەڕێستان پرسم ئەگەر ئێمە خۆمان بڵین کۆماری ئیسلامی پێناسە پێ بکە ینی ئێعدام و کۆماری ئیسلامی دێت ینی کە دەڵی کۆماری ئیسلامی دەبێتە کوشتن گرتن جنایەت بەڵام ئەگەر خۆشتان ئاگادار بن ماوەیەکە حکمی سزای سێدارە بۆ ژنان زیاتر بووە پێتان وایە کۆماری ئیسلامی ئەمە تۆڵەکردنەوەی لە بزوتنەوەی ژینەیە یا ترسی ڕوخانی لەدڵدایە سڵام هەیە لە خەمەت ئێوە لە بینەرانی عزیزی تلڤیزیۆنی کۆمەڵە من سڵای من هەیە دەنگتان هەیە هاوڕیانمان لەو تاقفەرمان ئەگەر کەمێک دەنگەکە زیاد بکەن من سپاسیان دەکەم فەرموو هاوڕێ زۆر سپاس من پێم وایە بەڵێ وایە بوو ئۆختە ئەلعانە مەسئلەی ژنان مەخسوسەن ماوەیەکی توولانیە لە ئەوە کە لە ئێعدامی ژنانی ماوەی بوو دەستی ڕاوەستاند و فرەتر ئۆختە بەداخەوە جوانەکان ڕەکانی ئێعدامەک لێ برە سەردارە وە لە ئیسا بەبوونی دوای جنبشی ژن ژیان ئازادیە و دیکە جنبشی ژنان جنبشێکە قەوی و هەروەها لە جامعە ڕۆژ بە ڕۆژ قەویترێتەوە و کەسانگەل باش کە بەرزەونەوە لەو جنبشە دفاعەکەن بە هەر حاڵ ئەوانیش لەو هێنا ئیسا ترس ئەوەیە لێ نشکە کە ئیسە ناتوانێتە بەر بگرێبەوە چونکی واقعان ئەگە گەرەکت بێت شکستێ بێ بەم جمهوری ئیسلامی ئەم شکستە ڕۆژ بە ڕۆژ لە جنبشی ژن ژیان ئازادی و تاالعانە ئەم جنبشە قەویتر بووگە دروستە پاشێک شکریا جاجارێ وەلی فرەتر قەوی و قەویترەوێت و هەر ڕایکیش بە شکڵێک و بە نوعێتر تێتە بازار و تێتە مەیان بۆ مبارزەکردن بۆ خاستگە لەختە مەدەنی خۆی و ئەمە ترسێکی گەورەی نشکە سەر جمهوری ئیسلامی بە ئەوەڵین ڕۆژێک کە هاتە سەرکار تاالعانە ئەو کارێکی کردگە کە ژنان بخاتە ماڵە و سەرکوبیان کابی خاتەژێت تەسەلۆتی خۆیان لە بەناوی ناموس و بە هەچێ شکڵ و شەماهەتە و بەرگیری کردگە لەمانە ئیسە دوای جنبشی ژن ژیان ئازادی ترسی ژنان کەشکیە و هاتنە ناو بازار و داوای حەقگەل حەقی خۆیانەکەن و حەقی خۆی ژیانە وەک نیمەی ئەو جامعە لەسەر نەکانی خۆیان هەرەکەتکەن داوای حەق و حقوقی خۆیانکەن وەک هەر شەهرەوەندێکی تر بە هەرحاڵ ئیسە ئەزانێت کە ناتوانێت بەری پێ بگرێت و ئەمە گەرێکیە بەم نوعا ئیسە بەداخەوە هەر ڕای جەماعەتی بەرزەکات ڕفێقی بەرزەکات یا کەسێ بەرزەکاتەوە ئینسانی بەرزەکاتەوە کە داوای خاستەکانی خۆی کردگە بنیامێکی یاختە مبارز بووگە و ئەو بەو نوعە گەرێکی بووگە کە هەڕەشەکردن بە ئێعدام و بە لە بین بردنیان بەم نوعاختە تەوڵەیان لێکاتەوە ئەلعانە بەداخەوە ئیسە بیستگمانە کە مەسەڵەن فریشتەی عزیز و هەروە پەخشانی عزیز ئەم دوانە هاان لە مارەزی ئێعدامە و دلیلیجی فقط ئەوەسە ترسە و گەرێکیە بەم نوعە بە هەرحاڵ ترس خاتە ناو جامعە مەخسوسەن جنبشی ژنان کە بیان خەفتنێت دەختە نەتوانن بێنە ناو بازار و داوای خۆیانکەن فرە تەلاشی کرد لە جنبشی ژن ژیان ئازادیژە و هەزاران وەختە بە نوعێ خەست سەنگینتریش لەوە هەر ڕای بە نازانم ئەگەر حەجابتان نەوێ زیندانتانە نازانم جەری مەگەل هەنگفتان تەستم
نەیتوانی مردم خاتە ناو نەیتوانی بەری پێ بگرێ یعنی نەیتوانی ژنان بواتە بۆ بەل لە جنبشی ژنجیان ئازادی پس وەختی ئەوە ئەوینێ کە گیانیانە لە خەتەرا و ڕۆژ بە ڕۆژیش مردم فرەتر و فرەتر مقاومەت دەکەن بۆ چتگەل مەدەنی خۆیان ئەزانێ کە گیانی ها لە خەتە جنوب ئیسلامیا لە خەتەرە ها لە ئەو جێگا کە ترس ئەوەیە لێ نشکە کە لە بێن بچێ و بڕێ و ئەمەیژە بووگە بایسە چتکێ تریش کە فرم وهێ ماڵعانە بزانین مردم ترسی شکیاگە هیچی نایشکێتە بۆ ئەنسانگەلە چە ماگە دوای مردن کە هەر ڕۆژە زیینێک بیت و بمری چە زیینێک بوونێکە یانێ ئەوە بووگە بایسەوە کە مردمەت لە هەموو شتێ بکو زەرێ و ترس و ترسی نەوێت بێت ترس بێتە قیابان و داوای دفاع لە منفعەتی خۆی کە داوای حەق و حقوقی خۆی کە ئیجازەی بێ ژیان کە و هەر کەسێ تر بڵێ زۆر باشە هەوڕە ڕۆیە ژنان و لاوان ینی کۆڵەکەی بزوتنەوەی ژینا و کوردستانن بەڕێستان چاوەڕوانیتان لە ژنان چییە بۆ ئەم مانگرتنەی بەیانی من چاوەڕوان مەوەسە کە ئەشێ تواوی ژنان چە بە جوانەکانیان و چە بە پیرەکانیانەوە داوام ئەوەسە کە برژنە سەر شەقامەکان و داوا دفاعەکەن لە کچەکانی خۆیان پەخشا ئیمڕۆ نۆگەی پەخشان و فریشتە سۆزی نۆگەی مناڵەکان منە سۆزی نۆگەی خۆشکەکەی منە سۆزی نۆگەی خۆمە شاید ئەشی وافکردکەینەوە یانێ ئەگەر نەتوانین پشتیوانی لە یەکترین نەکەین ئەگەر نەڕژی نەقیام دفاع لە یەکترین نەکەین نەوینە جەماوەر ناتوانین ئەم جمهوری ئیسلامی لە بین بووین بەسە ئەتر پس ئەشێ ئێمە گشتمان بەعام هیچ فەرقێکی نییە ژن و پیاک مەخصوسەن ژنەکان چونکە خوان ئەوانەزان چه زڵمیان لێ چووگە لە عەرزی ئەم 45 ساڵە کە وەختە جمهوری ئیسلامیات کە بان هاتکە حکوومەتی گرگە دەسە و چه فشارێکی ئاورگە بۆ ژنان لە جامعە پس ئەوان دەرکیان فرەترە معلومە کە ئەوان فرەترەشێ قام هەڵگرن و تاالعانێژە قامیان هەڵگرگە وەێ من داوام هەست لە جەماوەری بە تۆرکولی کوردستان بە ژن و بە پیاگیە و بە پیر و بە جوانیە دفاعکەن لە جوانەکانیان دفاعکەن لە عەزیزەکانمان کە کەمترەتر کەفنە ژێر دەسەلۆتی جمهوری ئیسلامی و جوانەکانمان بە خاک سپێرن ئیسە وەخت ئەوەسە جوانەکانمانەتە بەرزەوە بنە و دفاعکەن لە خۆشکەکانیان لە براکانیان کە هەن لە هەنە ناو زیندانەکانی جمهوری ئیسلامی و بەدەست ئەم زاڵمە و شکنجاوینن من داواکاریم فقط ئەوەسە لە مردمی کوردستان بە ژن و پیاگیە زۆر سپاس هاوڕێ ڕۆیان مەحموودی ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران بۆی کە لە بەنامەی ڕاستەوخۆی شەودا بەشداریتان کرد سپاس زۆر سپاس بۆەوە ماندوونەوەن هەر بژی کورد و کوردستان بە ئومید ئەوە کە سەرکەوتوو بین وەک هەمیشە لە تواوی حسابەکانە سەرکەوتوو و مردمی کوردستان هەمیشە نیشانیان داگە بە مبارزەی خۆیانەوە پشت جوانەکان و ڕۆڵەکانیان گرگە پس 100% مطمئنم سۆزیش بازم هەرۆ جواواگرینەوە ماندوونە بن زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس دەکەین بژیت.